ڕام هەوەیە ئەگەر ئەوانەی خۆمان ڕاست بکەن ڕاستیان بکردایە کەس نێتوانی هجوم کاتە سەر وڵاتەکەمان بەڵام ئەوان خۆیان ێننی لەبەرەوەی خۆیان ێننی تورکیا شەقی خۆیەتی چیمان لێکا بە لێمان بکە هەڵوێستی هاوڵاتیان حەزی بە ئاسایش و دانیشتن بە فەقیری خۆمانەوە و بە کاسبی خۆمانەوە بەڵام کە نەمانێڵن چی بکەین من وەکو باوکی شەهیدێک لە شەهیدەکانی حەڤەی شوباط پڕ بەدڵ پێم ناخۆشە کە ئەم هێرشە ئەکرێتە سەر هاوڕێیان و خۆشەویستانی پەکەکە بەڕاستی جێگای داخە حیزبێکی کوردی جاش کە خۆی فرۆشوە بە دەوڵەتی تورک کە ئەویش پارتی دیموکرات بەناو دیموکراتی کوردستانە کە هەر لە بنەماڵەییەوە بە جاشێتی فێر بوون هەتاکو ئێستا جاشێتی کە دروست بوو لە بنەماڵی بەرزانیەوە دروست بووە چونکە کاتی خۆشی ئەمانە کە لە کەرەچ و لە ئێران بوون خەڵک زۆر باشە زانێ ئەمانە چایخانەیان هەبوو یان نانەوەخانەیان هەبوو واری قوماریان وەرەگرت بەڵام ئێستاکە واری قومار بە ئێمە ئەدەنەوە ئێمەی پێ ئەفرۆشن بەڵام هەڵساوە بە ئاغاکەی کە ئەویش ئۆردوغانی گۆڕ بە گۆڕە بێ ئینشاءڵڵا کە هەڵساوە ڕەزامەندی دەربڕیوە کە لە هەرێمی کوردستانەوە هێرش بکرێتە سەر گریلاکان بەڵام بەداخەوە گریلاکان لەوان زۆر گەورەتر و قورستر و بە پۆڵاترن هیوای سەرکەوتیان بۆ ئەخوازم من وەک باوکی شەهیدێ ناڕازیم هەج لایەنێکی سیاسی لە هەرێمی کوردستانە یارمەتی ئەردۆغان بدا ئەوان لە ئەردۆغان کەمترون لە قۆنەرەکانی خەڵکی کوردستان بێقیمەترن چونکە قۆنەرەی پێڵاوی گریلایەک 100,000 وەکو بنەماڵەی بەرزانی و تاڵەبانی هێنێت والله ئەمە شەڕێکی ناحەزانەیە شەڕێکی تعدایەکی زۆر گەورەیە کە تعدایەکی زۆر گەورە لە میلەتی کوردەکە شەڕ و داواکەین لەو هەموو ئەو لایەنانەی کە بەرپرسن لە مەسەڵەن وەکو ئومەم متحیدە وەکو نەتەوەی یەکگرتووەکان وەکو وێنەکان کاکە چارەسەرێکی ئەم وەزع بکەن و چارەسەرێکی ئەم میلەتە بکەن ئەمە شەڕێکی زۆر ناحەزانەیە زۆر دەڕەندانە لەگەڵ ئەو میلەتە هێنەکەات والله ئەویش دیارە شێوێنە ئەویش ناحەزیە نابێتەوە چۆن نەبێ ئێمە بڵێن هەر خۆمان هەبێن و هیچ حیزبێکیکە نەبێ هێنەکەن ئێمە لەگەڵ هەموو لایەنە کوردیەکان نابێ بڵێن هەر خۆمان هەبێن و با پەکەکە نەبێ پەکەکەش کوردێکە وەکو ئێمە برای ئێمەیە کەسی ئێمە هەموو بۆچی ئەوان نەبن و ئێمە هینکەین بۆچی ئێمە هاوکاری دوژمنەکانی خۆمان بکەین بێن تعدا لە میلەتەکەی خۆمان بکەن ئەوە قەت ناحەقە و غەدرێکی گەورەیەوە وەکو من ئێستا زمانم بەڕۆژەوە بە زمانی بەڕۆژەوە داواکەم لە خوای گەورە خوایە حەقی ئەم میلەتە لەو زاڵمانە بچێنێ وەکو خۆم ئێستا حاضرم وەکو پێشمەرگەی وچم پێشەوە لەگەڵ ئەوانە لەگەڵ هەموو هینەکانە ئێستا کام قسەیەکەمەوە ئەوە دڵم پڕ بۆ خەریکە ئینەکەم بۆ ئەو حاڵی وەزع